كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، پرسیارێک لای زۆربەمان دروستە بێت، بۆچی وەک جاران سەردانیکردن نەماوە، وەک جاران ڕەحم و بەزەیی نەماوە. زۆر جار ئێمە خۆمان گلەی لە خەڵکی دەکەین، خەڵکی بێڕەحمە، بەڵام هۆکارەکەی خۆمانین کە خەڵکی بەرامبەرمان بێڕەحمە، بەڵام غەڵەتی خۆمان نابینین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کەسی وایە لە ئێوە پووشێک لە چاوی براکەیە ئەبینێ، پووشێک، بەڵام خۆی دارێکی گەورە لە چاویدایە نایبینێت، دارێکی دوور و درێژ لە چاویدایە نایبینێت، تەنیا پووشەکە دەبینێت. هۆکارەکان زۆرن کە بۆچی ڕەحم بۆ جاران نەماوە، هامووشۆ کەم بۆتەوە. یەکێک لە هۆکارەکان کە بەڕاستی هەندێ ماڵ هەیە دەڕۆی بۆ ماڵیان بە پێویست ڕێز لێ ناگرێ. پیاوێکی خاوەن ماڵ دەبینیت هیچ حسابێک بۆ تۆ ناکە، تەنها خەریکی مۆبایلەکەیەتی. جارێک، دوو جار، سێ جار، چوار جار پێی دەڵێی قسەی لەگەڵا ئەەکەی، چاوی لەبان مۆبایلەکەی ئاگای لە تۆ نەماوە. شتی زەڕوریات احتیاجیە، تەلەفۆنێکی بۆ دەشتێکی تر. بەڵام کە تۆ میوانت هەیە، شەرمە خەریکی فەیسبوک و ئەنتەرنێت و تیکتۆک بی. خۆت بە پیاو دەزانی، پیاو بە. ئەگەر جارێ، دوو جار، سێ جار بەم شێوەیە بووی، ناچار کابرا واز لێ دێنێ. ماڵی وا هەبوو ڕۆشتمە دانیشتومە 5 جار بە پیاوەکەم وتۆ کاک فڵان کەس مۆبایلەکە دانێ با دوو قسە بکەین، بەسەر چاو دایناوە دقەیەکی پێ نەچوو هەڵی گرتۆتەوە چونکە ئالوودە بووە، ناچارەبی هەڵسی، حەلت نییە. بۆیە بەهۆی ئەوەی کە ڕێز نەماوە لای هەندێ بەڕێز بەداخەوە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لە ئێوە باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت هەیە، با ڕێز لە میوانەکەی بگرێت. ضروریات جیاوازە، بەڵام قسەیکردنی فەیسبووکیش ضرور نییە. خاوەن ماڵ دەبێ حسابێ بۆ مەسەلانە بکات. بەڵام ئەگەر بەم شێوەیە بوو، ئالوودە بوو، ئەوەی کە بەلایەوە گرنگ بوو، چاوی لەسەر مۆبایلەکە بوو نەک لەسەر میوانەکە، دوایی گلەی نەکا بڵێ خەڵکی بێڕەحمە، چونکە خۆی احترامی خەڵکی نەگرتووە، خۆی احترامی میوانەکەی و ڕێزی میوانەکەی نەگرتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردو بە سەحابەکانی، فەرموو لە صحیح بوخاری موسلیمدایە، فەرمووی من فیتنە دەبینم، فیتنە بەسەر ماڵەکانتانە دەبارەیە، ئینی لەئەڕە الفتنە تەقع خلال بیوتکم کەمەواقع القەطر. چۆن باران دەبارەیە بەسەر ماڵەکان و بەسەر خانۆکاندا، ئاوها دەبینم فیتنە، شەڕ، خراپە، گوناه و تاوان بەسەر ماڵەکانتانە دەبارێت. ئەوە ئەمڕۆیە ماڵەکانمان لە هەموو لایەکە و گوناه و تاوانی بەسەردا دەبارێت. وەکو بارانێکی بەهێز ماڵەکانمان پڕ بۆ لە فیتنە و لە ئاژاوە. بەهۆی چیەوە؟ بەهۆی مۆبایلەوە ڕەحم و بەزەی نەما. چونکە جاری وایە تەلەفۆنی بۆ دەکات، ئیتر بە ساڵ و بە چەند ساڵ نایبینە کێشەینە، چونکە ئەڵێ بە تەلەفۆن قسەم لەگەڵا کردەوە، لە کاتێکە جاری وایە نزیکیشن لە یەکەوە. بۆیە بەڕاستی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هۆکارێکی سەرەکین، هەم مۆبایل، هەم احتیرام نەگرتنی خاوەن ماڵ لە میوان، هۆکارێکە بۆی کە خەڵکی زۆر هاموشۆ یەکتری نەکات. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. ئینسان دەبێت کەسێک هاتە ماڵەکەی بەڕێزم، ئەم خاڵە زۆر ئاگاداری بن. کەسێک دێتە ماڵەکەت بەڕێزەوە لەگەڵێدا بنیشە، یعنی خوا شایەدە ئەڕۆیتە هەندێ ماڵ بە حساب ئەم پیاوە خۆی بە موسەقەفە زانێ، بە ڕۆشنبیرە زانێ، لە کاتێکە بە ساوەر و بە دۆینە گەورە بووە، تەماشا دەکەی بە بیجامەیەکی نەشیاوەوە بە سێ چارەکێک و دێ لەگەڵ میوانەکە دانیشێت. بەمە بیتە موسەقەف. ڕۆشنبیر ئەو کەسەیە بەڕێز بێ. ئەخە تۆ شەرم بکە، بیجامەیەکی تەنک، تراکسۆتێکی تەنکت لە پێدایە لەگەڵ میوانە دانیشی، شەرم لە خۆت ناکەی. وەڵڵاهی ماڵی وا هەبوو ڕۆشتومە، دانیشتومە، پیاوەکە هاتۆ بەرامبەرم دانیشتووە، وتم بڕۆ پانتۆڵە شەواڵە لە پێت بکە، لە ڕوو نایە سەیرت بکەم. شەرم ئینسانە بێ شەرمن بێ. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم الحەیاء خەیر كله، حەیا هەمووی خەیر و چاکەیە. بە بیجامەیەکە و لەگەڵ میوانە دامەنیشە، بەڕێز بە. ئەگەر تۆ وا بکەی خەڵکی هەمووشۆت ناکە. ڕۆشنبیری لەوەدا نییە. ئاگاداری خۆت بە جاریوە بەرامبەر عائیلەی، بەرامبەر ئافرەت دانیشی بە بیجامەیەکی تەنکەوە،
شەرم بکە بە تراکسۆدێکی تەنکەوە بە جلێکی نووسن و خەوتنەوە تەنکەوە ئەخر ئەمە احترام نییە بۆ میوان شەرم بکە لە بەرامبەرت پیاوە یا ئافرەتە ئەگەر ئێمە بەو شێوەیە بووین با گلەی لە خەڵکی نەکەین معقولە لە ڕوود نایە سەیری ئەو پیاوە بکەی لە ڕوود نایە بەخوا سەیریکەی خدای ئینسانە بێ بە ڕێز بێ بە شەرم بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی بە ئێمە کردووە بە حەیا بین بە شەرم بین زۆر گرنگە لەگەڵ میوانەکانە بە شێوەیەکی ڕێک و پێک دابنیشی بە ڕێزەوە دابنیشی نەچی پاڵکەوی شکۆ لای ئێمە عورفی ئێمە نابێت لانە لە هەندێک منتیقە احتیادی بێ ئەگەر خاوەن ماڵ پاڵیش بکەوێ بەڵام کە هەندێک میوانە دێتەوە زەحمەتە بۆیە با ئێمە نەبینە هۆکاری وەی کە خەڵکی هەموو شۆمان نەکا و دوای خەڵکیش تاوانبار بکەین یەکی لە هۆکارەکان کە هەموو شۆ و خزمایەتی کەم بۆتەوە کەس بووە بەداخەوە بەهۆی نزیکی و تێکەڵاوی خزمەکان و کەسەکانەوەی ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ لە سەردەمی ئەودا کتابی دەنارد بۆ وڵاتەکان دەیفەرموو فەرمان بکەن ئەمر بکەن بە ئەوانەی کە خزمی یەکن هەموو شۆی یەک بکەن بەڵام نەبنە دراوسەی یەک نبنى أن يتزاوروا ولا يتجاوروا ببنى هاوسيك دراوسيك نخير نقبل دعاء بلوتيتي حراما لا إمام عمر رضي الله عنه بوشي واي ذكر لبر أو فرماني ذكر خزمكان بها مشويك بكن بەڵام دراوسێتی یەک نەکەن چونکە مراقبە دروستە بێ چاودێری دروستە بێ خزمی ئێستا خزمی جاران نییە ئەو خاڵە ئاگادار بن خزمی ئێستا خزمی 50 ساڵ لەمەوە پێش نییە ئیمامی عومەریش 1400 ساڵ پێش وای فەرمووە بەڵام ئێستا چەند قات خەڵکی خراپ بووە جاران خەڵکی لەگەڵ خزما وایە زۆر جار ئەحەسایەوە بەڵام ئێستا ئەچەوسێتەوە مراقبەی دەکا ئەوە چیت کڕی ئەوە چی بوو بە چەندێک کڕیت چۆن کڕیت پارەت لەکوێ بوو مراقبە و چاودێری زۆر ئەبێت چونکە ئەو تێکەڵاویە بەو شێوەیە لەگەڵ خزم و کەسوکارە سەرنجامەکەی شەڕ و ئاژاو کێشە دەبێت جایەکەی لە هۆکارەکان کە خزمایەتی وەک جاران نەماوە ئەوەیە تێکەڵاوی زۆر دروست بووە ئەو تێکەڵاوی حەسادەت زۆر بوو جاران خەڵکی حەسوودی بە خەڵک زۆر نابرەوەکە ئێستا حەسادەتەکە زۆر بووە خزمەکە حەزی بە خزمەکە نییە ئەوەندەی خزمەکەت ئازارت ئەدا ڕوبعێکیەوە بێگانەکە ئازارت نادا ئەو ڕاستیە بۆیە ئەو تێکەڵبوونە بەو شێوەیە زۆر خراپە بەهۆی ژنەوە تێکەڵی دروستە بێ دوایش کە لە یەک جیا بنەوە فەنا بەخوا دوو بنە ماڵە لە یەک جیا بنەوە بینیان نامێنێت ئێقەینا ژن و پیاوە تاوانبارن بۆچی دوو بنە ماڵە قسە بە یەکۆ ناکەن باوکی ئافرەت تاوانی چییە داماوە دەسەڵاتی چییە کچەکە لێ خۆمە کوژم دانانیشم لای کوڕەکەت ژن تەلاقەدا باوکی داماوی چی بکە براکەی تاوانی چییە خوشکەکەی تاوانی چییە تۆ سەلام لە کەسی ناکەی بەڕاستی ئەمە هۆکارێکی ترە بەهۆی ئەوەی کە تەلاق ڕوو ئەدا جیابوونەوە ڕوو ئەدات تەماشا دەکەی خزمایەتی و هاموشۆ نامێنێت خوا گەشت دەفەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم باسی زەواجەکە فەرمێ ئێوە فەضڵی یەکتریتان لەبیر نەچێ ئەوە خەزوورتە کچی خۆی بەشکەش بە تۆ کردووە ئەگەر غەڵەتێکی شێبێ نابێت ئینسان بەو شێوە قەتعی عەلاقە و پەیوەندی بکات لەگەڵ بەرامبەریدا بۆی ئاگامان با لە خۆمان بێت ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە ئاگاداری خۆمان بین بەداخەوە کەسانێک پەیدا بوونە ئێستا بۆچی خەڵکی گۆشەگیر بووە خەڵکی بەرەو گۆشەگیری دەڕوات هۆکارەکان زۆرن یەکێک لە هۆکارەکان کەسانێکی بەهۆی لە خۆبایی بوونەوە ئەم لە خۆبایی بوونە بەهۆی دەسەڵاتەوەیە بەهۆی دەوڵەمەندیوەیە بەهۆی هەر شتێکەوەیە تەماشا دەکەی لە خۆی بایی بووە کاتێکە لە خۆی بایی دەبێ خۆی بە گەورە دەزانێت خەڵکیش بە بچووک دەزانێت ئامادە نییە هەموو شۆی بکات معاشێکی باشیە یاخود کەسابەتێکی باشی هەیە وا دەزانێت تا سەر ئیخوات وای لێ هاتووە حساب بۆ خزمەکەی ناکە حساب بۆ دراوسەکەی ناکە حساب بۆ بەرامبەری ناکە چونکە بە حسابی خۆی هەیەتی و بەرامبەرەکەی نیەتی دەسەڵاتی هەیە و بەرامبەرەکەی دەسەڵاتی نییە بەڵام دەسەڵاتی خوای لەبیر چۆتەوە کە دەسەڵاتی خوای لەسەروی هەموو دەسەڵاتەکانەوەیە خوای گەورە دەوڵەمەنە سەخیە فڵان کەس کە تۆ حسابی بۆ ناکەی دەوڵەمەنی بکە و تۆ کاتە خزمەتکاری تۆ ئیفلاس پێبێنێ بۆی ئاگاداری خۆمان بین ئینسان خۆی بە مهم نەزانێ چونکە دڵنیا بە کاتێک کە دەمریت ئەو خاڵەت لەبیر نەچێت دەوڵەمەند و دەسەڵاتدارەکان کاتێک کە دەمرن سوێن بەخوا ئەوەی کە حسابت بۆ نەکردووە ئەوانە ئەتشۆرن و کفنتەکەن و دفنتەکەن بۆی ئەوەنە لە خۆت بایی مەبە
ڕۆژێک دێت پێویست بە دوعای خێری ئەو کەسانە هەیە کە لە دنیادا حسابت بۆیان نەکرد کە بە بچووکی خۆت زانین دڵنیا بە هەر ئەوانە چۆرن، هەر ئەوان جەنازەکەت تەرمەکەت هەڵەگرن، هەر ئەوان ئەدبن بۆ قەبرستان، هەر ئەوان نوێژت لەسەر ئەکەن. ئەگینا دەوڵەمەنە گەورەکان و مەسوولە گەورەکان نایەن بۆ دیار جەنازەکەی تۆ، ئەگەر بێن بۆ تەعزیەکەت دێن کە هیچ سوودێکی بۆ تۆ نییە. بۆیە بێڕێزی بەرامبەر بە خەڵکی مەکە. خەڵکی چەند ڕێز لێگرێت زیاتر ڕێزی لێ بگرە، بەڵام خۆشم مەکە بە قەترێ ئاو بۆ هەندێک کەس. ئینسان خۆی بچوو کاتۆ بەرامبەر بە کەسێکە شایستەی بێ، بەڵام کەسێکە شایستەی نەبوو ڕێزی لێ بگرە، بەڵام خۆت مەکە خزمەتکاری هەندێک کەس. بۆ یەکێتر لە هۆکارەکان ئەوەیە بەهۆی پلەپایە و دەوڵەمەندیەوە تەماشا دەکەی وەکو جاران خەڵکی کە فەقیر بوو هەموو یەکچین بوو تەقریبەن لە ئاستی یەکا بوون، خەڵکی بەو شێوەی ئێستا نەبووە. ئێستا خەڵکی خراپ بووە، لوتی بەرز بوو بەهۆی دەسەڵاتەوە یا بەهۆی دەوڵەمەندیەوە، پەنا بەخوای گەورە. بەڵام ڕۆژێکیش دێ پێویستی بە دوعای ئەو خەڵکەیەکە حسابی بۆ ناکات. یا ربی خوای لە گوناهکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، ئەمە ڕوونکردنەوەیە بۆی ئاگاداری خۆمان بین. هەندێک جار خۆمان هۆکارین بۆی خەڵکی هاموشۆمان نەکا، خەلەلەکە لە خۆماندایە، یاخود دەچینە ماڵێک لەوانەی بە پێی پێویست ڕێزمان لێ نەگرێ، ناڵن کابرای خاوە ماڵ حەقە. یەکێتر لە هۆکارەکان بەهۆی دوو لە ڕیبەڕێستان ژنی دەمەوەت یاخود پیاوی قسە ڕەق، قسە ناخۆش، یعنی ژن و پیاو هەیە بێنە ماڵەکەت ئەدەن لە ناو دڵتە، هەموو بە حساب بۆ میوانی هاتووە. کوردوەتەنی جەرگت ئەبڕن، دڵت بریندار دەکەن. ئەم جۆرە مرۆڤانە ناچارە بیلیان دوورکەویتەوە. وەڵام من قسەم حەقە، قسەم بەرەو ڕووە. تۆ ئەم منە فاشلی، ئەو کەسێکە قسەی بەرەو ڕووە فاشلتری مرۆڤە، چونکە کەس حەزی پێی نییە، کەس خۆشی ناوێت، چونکە هەرچی بەدەمیا بێ نایکوڵێنەوەی تەقێنێ وەک مناڵ. وەڵام قسەم بەرەو ڕووە، ماشەڵڵا قەت لێ نەبێت. دڵی هەزارەها کەست ئێشاندووە، بەخوا منە دوسێ دەقە تووڕابم، دوسێ دەقە کەمە، جاخۆ دوسێ دەقە گەر کابرای تفەنگی بەرێ لانێ 100 نەفەر بکوژێ، دوسێ دەقە کەمە، خۆ بە دوسێ دەقە دوایین 15-20 ڕۆمانە فڕێدی بەناو جەماعەتی خەڵک. بۆیە دوسێ دەقە کەم نییە، مەدحی خۆم نەکە بڵێ من دوسێ دەقە تووڕابم. دێتە ماڵەکەت تەماشا دەکەی بە شێوەیەکە دڵت بریندار دەکات، بێتاقەتت دەکات، قسەی ناخۆش بەرامبەر دەکات، محاسەبەت دەکات، ئەتشکێنێتەوە. تەماشا دەکەی یەک ئافرەتێکە چەندەها خوشک و برا و بنەماڵەی لێ کردووە، یەکاکی گیان لێتە ترسم ناوێرم بێ ماڵەکەت، حەز ناکەم هەموو شۆم بکەی، چونکە دیتە ماڵەکەم دڵم خۆش ناکەی. پیاو هەیە، ژن هەیە، بێتە هەر ماڵێکەوە کە ڕۆیشتن ئاژاوی لە ماڵە دروستە بێت. نەتان بینیوە؟ خوا نمونەیان زۆر نەکە. دێتە ماڵەکەت یا ژنەکە هارەکە یا پیاوەکە یا هەردووکیان، دوای ئەوە شەڕ و ئاژاوەیە. ئەمە هات دووسێ قسەی کرد و ڕێک ڕۆیشت، ئەمە جاری دووەم و سێمی خۆتی دەپشاریتەوە، هیچ حەلێتر نییە. ئەبێ ڕووی پێ نەدەی ناچاری، چونکە لەگەڵ خێزانەکە تا کێشت بۆ دروستەکە، عیبتان نییە. وەڵی خەڵکی وایە ئەڵێ لەگەڵ خێزانەکەمە بینمان خۆش بۆ قسەی خۆش ماگوردان لە دەرگا پێکەنین و قسەی خۆش. میوانێکمان هاتووە هەنێ قسەی کردووە، دوای من و خێزانم خەریک بۆ لە یەک جابینەوە، ئەوە کێشەمان بۆ دروست بووە، هیچ پەیوەندی بە ئێمەشۆ نەبوو. ئەم جۆرە مرۆڤانە ئەگەر ژنەکەت وایە گلەی لە خەڵک مەکە، ئەگەر خۆت قسەت ڕق و ناخۆش و ئەدێ لە دڵی خەڵک گدەیی لەوە مەکە خەڵکی هاموشۆت ناکا یا خەڵکی ڕێز لێ ناگرێت بە پێی پێویست، چونکە خۆت ڕێز لە خەڵکی نەگرتووە، چونکە خۆت ئاژاوە چیت. کەواتە ئەگەداری خۆمان بین. والله خوای گەورە ئینسانی مفسید و ئاژاوچی خۆش ناوێت، والله لا يحب المفسدين. خوای گەورە خۆی دەفەرمی ئینسانی ئاژاوچیم خۆش ناوێت. ئەڕۆیتە ماڵێک ڕێزی بەرامبەر بگرە، بۆیە بەهۆی هەندێک ژنی دەمەوەرە دوو لە ڕێبەڕێستان یا بەهۆی هەندێک پیاوی قسە ناخۆش و ژن کە قسەیان ناخۆشە، ئەو کاتە خزمایەتی و سیلەی ڕەحم قەتع بێ و کەم ئەبێتەوە. هەمومان ئەو جۆرە مرۆڤانەمان بینێ، خوا نمونەیان زۆر نەکات. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم 4 شت هەیە نیشانەی بەدبەختی ئینسانن. ئەو ئینسانێکی شەقاوەت و بەدبەختە. یەکێک لەوانە ئەفەرمێ والمرأة السوء، ئەگەر ئینسان ژنێکی خراپی هەبووە بەدبەختە، ژنەکەی خراپە بەدبەختی ئەوەی. یەکێک لە هۆکارەکانی بەدبەختی ئەوەی پەنا بەخوای گەورە. یەکێتر لە هۆکارەکانی ئەوەی کە سیلەی ڕەحم خزمەتی وەک جاران نەماوە،
هەندێ خەڵک دێتە ماڵەکەت بەداخەوە بۆیە ئەم قسانە دەکەن بۆی ئەو کەسانە بە خۆیان دابچن و تەریق بنەوە شەرمەزار بن دێتە ماڵەکەت سبحان الله دەڵێی بە دوای مادەی هۆشبەر ئاگەڕێ دەستگایەک هاتووە چۆن بە دوای شتێکی قاچاقا دەگەڕێ کون بە کون معرز دەکاتەوە کەوانتر دەکاتەوە مجەمیدە سەلاجە ئەم بەتانێتان کەی کڕی ئەمە جاران نەتان بوو ئەمەتان لەکوێ بوو ئەم بەرگەستەرینە چییە والحاصل بێزار دەکات واللهی ئافرەت هەبوو چۆتە ماڵ خەڵک چۆن سەیری مجەمیدەکەی لەسەربان کردەوە بە کابرای خاوەن ماڵی تۆ بە ئافرەت کلیلی ئەو مجەمیدەم بەری میوانە میوان کلیلی مجەمیدەکەی لێسەندەوە چۆن مجەمیدەکە چی کردووە لایەکی بەتاڵ کردووە خڕی دەمان ئەوەکەی تر بزانام لە بنەوە چیتیایە ئەمجا ئەم لاکەش کردوت ئەم لابدان ئەم لا بنەکەی چیتیایە باشە ئەم جۆرە مرۆڤان ئەگەر خێزانت ئاوا بوو بەخوا ئاویەت دە دەرگای لەسەر دابخرێت چونکە بێتە ماڵەکە تۆ کێشە بە دروستەکە ئەم بەتانەتان لەکوێ کڕی کەی کڕیتان ئەمە تازەی ئەم شتە ئەم دەستە گڵاسە جاران نەتان بوو يعني سبحان الله بەم شێوەیە يعني بۆیە ئاگادار بین ئەم جۆرە ئافرەتانە کە بەم شێوەیە لە ماڵە دەگەڕێن سەر و خوار هەمووی دەگەڕێن تاک بە تاکە گەڕێ بزانم چیتیایە ئەگەر خێزانەکەت ئاوا بوو مەی بۆ ماڵ خەڵک کەرامەت دەشکێنێ ڕێز دەشکێنێ ئەڕۆیتە ماڵ خەڵک کوشکی بەڕێزم بەڕێز بە ئیشی تۆ ئەوە نییە سەیری ناو کەوانتەر و مەعرەز و ناو سەلاجە و مجەمیدە بکەی ناو هەموو شوێنەکان بکەی تۆ بە دوای مادەی هۆشبەرا دەگەڕی تۆ بە دوای چیا دەگەڕی بە دوای شتی قاچاقا دەگەڕی بەڕاستی ئەم جۆرە مرۆڤانە شایستەی ئەوەن کە پەیوەندیان لەگەڵا دروست نەکەی چونکە بێنە ماڵەکەت حەسادەت تووشی کێشە و ئاژاوت دەکات بەداخەوە یەکێتر لە هۆکارەکان ئەوەن هەندێک ژن و پیاو هەن خوا نمونەیان زۆر نەکا ئەمە هۆکارەکان زۆر جار خۆمانین گلەی لە خەڵکی دەکەین ئەڕواتە ماڵێک ئەم ژن و پیاوە مناڵەکەیان ئەو هەموو شتە ئەشکێنێ ئەو هەموو شتە ئەدا بە ملیەکە ئەم باوکو و دایکە نقێ ناکەن جوڵیان لێوە نایێت هەر کەسێک ژلیان تووڕە بێ لەو مناڵانە تەواو فڵان کەس چوو ماڵەکەی لە مناڵەکەم تووڕە بوو مناڵەکەی تۆ شڕۆشێتێکە ناوە سوڕێتەوە مناڵەکەی تۆ ماڵی وێران کرد تۆ بۆ غەڵەتی مناڵەکەت نابینی بۆ غەڵەتی خاوەن ماڵ دەبینی تۆزی ئامۆژگاری کە لی تووڕە بە وەڵا ڕازی نام کەس قسە بە مناڵەکەم کە ئەگەر هەموو شتێ بشکێنێ مناڵەیە چۆتە ماڵ خەڵکی دوسێ جامی پەنجەرەیەشکان و دایک و باوکی دەڵێ وەڵا نابێ لی تووڕە بی کاکە بۆ چوو ئەی کاکە ئینسان تەحەموول ناکە ئەم جۆرە مرۆڤانە دەبێ لیان دوورکەویتەوە هۆکارەکان زۆر جار خۆمانین ئینسانی بەڕێز شتیوان ناکات میوان ڕێز و حرمەتی تایبەتی هەیە بەڵام هەموو شتێ سنووری خۆی هەیە بۆیە خوشتە بە ڕێزەکان مناڵەکەتان خراپە دەکات لە ماڵ خەڵکیە مناڵەکەتان غەڵەتە خاوەن ماڵی خۆش لەوانەیە قبولی نەکەی مناڵی خەڵکی ئەوە لە ماڵەکەتا بکات شتە شکێنێ شتە ڕژێنێ بەڕاستی ئەمە کارەساتە بۆیە با بە خۆمان دابچینەوە ئینشاڵڵا ئاگامان لە خۆمان بێ بەڕێز بین بەو شێوەی نەبین لەگەڵ خەڵکیە هەر جۆرێک ئافرەتێ بەم شێوە مناڵەکانی باڕوو لە خەڵکی نەکە یعنی تۆ هەر کاتێ ئەم جۆرە میوانەت دێ لەرزات ئەگرێ بۆچی لەبەرەوە ئەزانی ئێستا کارەسات ڕوەدات بەو زستانە ئاوێکی زۆر ڕژێنە هەر وشک نابێت و جێگە دایکیشی ئەڵێ ڕازی نام کەس قسەی پێ بکات یا باوکی بە هەمان شێوە ئەم جۆرە مرۆڤانە وا ئەکەن خەڵکی هاموشۆیان نەکە و خۆشیان هاموشۆی خەڵکی نەکەن چونکە خەڵکی لێیان ڕائەکات چونکە بێتە ماڵەکەت تێکەداتە ملیەکە شتێک بەو حاڵە دەیکڕی دەچێت دەیشکێنێت مناڵەکەی مناڵەکەش ئەو نییە بێشێت گلەی لێ ناکرێ عیبی نییە بەس دایک و باوکی وای دەکردووە چونکە ئەو مناڵە بێخاوەنە کە بێخاوەن بوو ئەوەی لێ دێت چونکە عەقڵی نییە ئەو دایک و باوکی بە حساب عاقڵن بەڵام لە مناڵەکەیان وێرانترن لە عەقڵە ئاخر خاڵکە دەمێ باسی کەم یەکێتر لە هۆکارەکانی نەمانی سیلەی ڕەحم و خزمایەتی دوو لە ڕێبەڕێستان چاوچنۆکییان دێ خاوەن ماڵە خەڵکی وایە دەشتە ماڵەکەی سبحان الله پەشیمان دەبیتەوە ئەوەندە ئەکروزێتەوە ئەوەندە باسی گرانی شتەکە لەسەر سفرەکە بەخوا کاکە فڵان شتە کڕی نایە بەخوا گرانیە ئەمەم بۆ کڕی بەوە نە ئەو باە ئەوەنەیە کڕیمە ئەوەیان ئەوەیە یعنی کاتێ سبحان الله کە تۆ دانیشی لە ماڵە نانەخۆی خۆت بە سوالکەرە زانی ئەوکو سوالکەری خۆت دێتە بەرچاو کاکە خۆ من لەسەر مانگ ناژیم من لەسەر خۆر و ئاسمان ناژیم ئەزانم گرانیە ئەزانم شت گرانە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئینسانی کەم عەقڵ حاشازری ئەو کەسەیە لای میوانە باسی سعری خواردنەکە ئەکروزێتەوە
ئەیکە ماڵێک وابوو من ناچار ماڵی نانی لە ماڵ نەخۆم بەخوا جارێ دوو جار تەواوتر بخۆم عاقڵە بم نانی لە ماڵ ناخۆم بۆچی لەبەرەوە بە زەین پیادێت خۆم بە ساڵکە تێدە بەرچاو وەکوی لە ڕای خوا هاتووە تێ نانمی کردووە ئەی بە ئینسان بەم شێوەی نەبێت لەگەڵ خاوەن ماڵە ڕێزگرتن ئەوە نییە ئەو زەیتونە خۆ کیلۆی 10,000 بێداوە ئەمە ڕێزگرتن نییە بڵێ فەرموو ئەو زەیتونە بخۆ بەس باسی سێعر مەکە ئەگەر ئابە و شێوەیە بووین گلەیی مەکە خەڵکی نایە بۆ ماڵەکەمان بەڕاستی زۆر جار بەداخەوە لە جیاتیەوەی کە ڕۆیتەوە ماڵە دڵخۆش بی سەر و دڵ تەگرێ خەفەتبارە بی خەمبارە بی بێتاقەتە بی چونکە بەڕاستی ڕێز لێ ناگرێ باسی خواردن دەکات بۆی ئەم خاڵە زۆر ئاگاداری بن ئینشاءڵڵا لای میوانە باسی خواردن و گرانی مەکەن باسی گرانبوون مەکەن بە تایبەتی لەسەر سفرەکە یا پێش سفرەکە سەر و دڵی مەگرە هیوادارم ئەمە چەند خاڵێک باسمان کرد بە خۆماندا بچینەوە ئەگەر خەلەلەکان لە خۆماندایە بۆتە هۆکاری ئەوەی کە هاموشۆکەم بێت بگەڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکە یا رب العالمین خوایان ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی خراپەکارن هیدایەتیان بدەی ئەوانەی هیدایەتیان زیاترکە یا رب العالمین آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين براکانم وەزارەتی ئەوقاف کتابێکی ناردووە لەو کەسانەی کە ماتۆڕیان هەیە ئیتر لە ڕۆژی شەمەوە ئاگادار بن ماتۆڕەکانیان ئەگە بێنە دەرەوە بە تاتی کۆمەڵێک گەنج هەیە خەڵکیان بێزار